دوای چەندین مانگ لە شەڕ و پێکدادان لە نێوان چەکدارانی ئۆپۆزیۆن و سوپای سووریا لە 5 یاداری 2013دا چەکدارەکان ڕەقەیان کۆنتڕۆڵ کرد. سەتان کەس لە دانیشتوانی ڕەقە ڕژانە سەرشەقامەکانی شارەکەیان و لەگەڵ چەکدارانی ئۆپۆزیۆن ئاهەنگیان بەو بۆنەیەوە گێڕا کە بە گۆڕانکاری و سەرکەوتنی گەورەیان دانا. زۆربەی ئەو خەڵکەش کە بەهۆی شەڕی چەند مانگەی ڕابردووە ئاوارە بووبوون گەڕانەوە سەرماڵ و حاڵی خۆیان و ئومێدی ئەویان هەبوو ژیانێکی نوێ و خۆش بۆیان دەست پێ بکات. بەڵام زۆری نەبرد، شارەکەیان کەوتە بەرهێرشێکی بەرفراوان و لەلایەن ڕێکخراوی داعشەوە، ڕێکخراوێک کە توانای سەتان چەکدار لە سەرانسەری جیهانەوە ڕابکێشێتە ناو سووریا. لە کانونی دووەمی 2014دا داعش ڕەقەی کۆنتڕۆڵ کردەوە و دواتریش کردیە پایتەختی ئەو خەلافەتەی کە لە حوزەیرانی هەمان ساڵدا ڕایگەیاند. بۆ ماوەی چەند مانگێک داعش لە سووریا و عێراق پێشڕەوی کرد، بەڵام لەگەڵ دروستکردنی هاوپەیمانەتی نێودەوڵەتیش بە سەرۆکایەتی ئەمریکا لە ئەیلولی 2014دا بەردومانکردنی پایتەختەکەی داعش لەلایەن هاوپەیمانانەوە دەستی پێکرد. گوشارەکان لە سەردەمی داعش بەردەوام بوون و لە تشرینی یەکەمی 2016دا هێزەکانی سووریای دیموکرات ئۆپەراسیۆنی تووڕەیی فوراتی ڕاگەیاند کە ئامانج لێی پێشڕەویکردن بوو بە ئاراستەی ڕەقە و گەمارۆدانی بوو. لە چەند مانگی ڕابردوودا هێزەکانی سووریای دیموکرات بە پاڵپشتی هاوپەیمانان توانیویانە دەیان شارۆچکە و گوند کۆنتڕۆڵ بکەنەوە و ئێستاش لە باکووری ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە ڕەقەیان گەمارۆداوە. هێشتا چەکدارە تونداژەکان دەتوانن لە باشوورەوە هەڵبێن، بەڵام ڕووخاندنی هەندێک لە پردەکانی سەرڕووباری فورات و بۆردومانکردنی بەردەوامی هاوپەیمانان گوشاری گەورەی لەسەر دروست کردوون. داعش هەوڵ دەدات خەڵکی ڕەقە وەک قەڵغانی مرۆیی بەکار بهێنێت بۆ ئەوەی ڕێگا لە کەوتنی پایتەختەکەی بگرێت، بەڵام خەڵک سوود لە هەر دەرفەتێک وەردەگرێت تاوەکو خۆی لە ئاگری شەڕە پێشبینی کراوەکە بەدوور بگرێت. چالاکوانانیش دەڵێن هاوپەیمانان لە ڕێی فرێدانە خوارەوەی نامیلکەوە داوا لە خەڵک دەکەن شارەکە بەجێ بهێڵن، چونکە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی ڕەقە زۆر نزیکە.